يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس خوي پروردگار لسورة النحل آياتي هشتادا يشيق للشاخلاتكاني خوي من بردخاتوا أو خلات گران بهاي كزور بمان لي بآقاين لقل راهاتوين بلان بچون خزمة قرآن بخوێندنەوەی ئەم ئاەتە مبارەکە ئینسان ئەم خەڵات و ناز و نیعمەتەی پەروەردگاری بیر دەکەوێتەوە. خوای پەروەردگار دەفەرمێ والله جعل لكم من بيوتكم سكنا. الله سبحانه وتعالى بەذاتی خۆی جێڕاویەتی ماڵەکانتان بە شوێنی ئارامی و حەوانەوەی دڵ و دەروون و لاشەتان. کەواتە غەیری الله سبحانه وتعالى کەس ناتوانێ ماڵێکی ئارامت پێ ببەخشێ. ئاگادار بە ئازایەتی خۆتی مەزانە براکەم، و مەزانت دلێری خۆتە پارت کۆ کردوتەوە خانە و ماڵێکت دروست کردووە ئەڵڵاه پێی بەخشیوی. هەر ئەو ئەڵڵایە سبحانه وتعالى کە ماڵەکان تەبا دەکا ئەی کاتە مایەی ئەوەی کە چوویتەوە ئاسوودە بی، ئیسراحەت بی، پشوو بدەی. هەموو ژیانی مرۆڤ لە دەرەوەی ماڵ ڕاکە ڕاک و ماندووبوونە، سکون و قەرارگرتن و حەسانەوە تەنها لە ناو ماڵەکانی خۆماندایە. بەڕێزان دیقەت بدەن، بە وردی سەرنج بدەن. دوو وشە هەیە لە زمانی شیرینی کوردیدا پێویستی بەوەیە لەسەری بوەستین، لێی ورد بینەوە. ئەو دوو وشەیەش بریتیە لە وشەی خانوو لەگەڵ ماڵ. لە دوو شتا بە وردی سەرنج بدەن. یەکەمیان لە گەڕەکێکدا خانوویەک هەبێ سێ قات بێ، واجهەیەکی زۆر جوانی هەبێ لە ڕووی دەرەوە، بەڵام کەسی تێدا نەبێ و چۆڵ بێ. ئەو ماڵە کاتێک کە خەڵکی ئاماژەی بۆ دەکەن ئەڵێن ئەو خانووە چۆڵە، ئەو خانووە چۆڵە. کەچی کاتێ هەر هەمان خانووە ژن و مێردێک کە منداڵیشیان نییە، بووک و زاوایەکی تازە بەیەک گەیشت و کاتێک کە دەچنە ناویەوە ئەو کاتە خەڵک کە بەوێدا تێپەڕی ئەڵێ ئەو ماڵە ئاوەدانە. ئەوە نیشانەی ئاوەدانی پێوە دیارە. چاولێ زاراوەکە یەکسەر گۆڕا لە خانوو بوو بەچی بوو بە ماڵ، کەواتە خانوو بریتیە و لەو چوارچێوەی دیوارە و لەو بینایی کە چەندە گرانبەها بێ، چەندە ڕازاوە و جوان بێ، بە ماڵ حیساب ناکرێت تا ژن و مێردێکی تێدا نەبێ. ئەوە ژن و مێردن خانوو دەکەن بە ماڵ، هەر وەکو بە هاوسەرگیری کوڕ دەبێ بە پیاو، کچیش دەبێت بە ژن. دوو زۆر جار خانوویەک کۆشکێکە، باڵەخانەیەکە، کەچی ماڵێکی پڕ لە ئاژاوەیە. دانیشتوانی ئەو ماڵە نە ژنەکە، نە پیاوەکە، نە منداڵەکان هەست بە ئارامی و خۆشی ناکەن تێیدا. وەکو بینا خانووە، ماڵیشی تێدایە، بەڵام شوێنی ئیسراحەت نییە. دانیشتوانی ئەو ماڵە هەست بە ئاسوودەی و ئارامی ناکەن، حرمەتی تێدا نەماوە، حرمەتی میوانی تێدا ڕاناگیرێ. بۆیە کاتێکی وەکو جەنابەت بەڕێستان ئەچێ ئەو ماڵە کە دەبینی هیچ ڕێزێک لە بینی ئەو ژن و مێردەدا نییە و هیچ ڕێزێکی میوانەکەشی تەنانەت تێدا نەگیراوە لەو ساتەدا، کە دەیتە دەرەوە ئەڵێی بەڕاستی فڵان کەس بێ ماڵە. خەڵک لێت دەپرسن بۆ فڵان کەس بێ ماڵە؟ ماڵەکەی بوومە لەرزە لێی داوە، سوتاوە، ئێخوا لە ناو ماڵی خۆیەتی. ئەڵێ ناوەڵڵا برا شیرنەکەم ئەوە بەس خانووی هەیە. ئەم خانووە دوو قات و سێ قات و چوار قاتە، ئەمە بەس خانووە، بەڵام بەخوا فڵان کەس بێ ماڵ و حاڵە. بەخوا ماڵی لێت یەک چووە. بیزەڵت بینیتانە دیقەتی وشە کوردیەکان بدەن. ئەم میلەتی کوردی ئێمە بابوو بە پیرانمان وشەکانیان هەمووی لە قورئانەوە وەرگرتووە. شانازی بە زمانی ڕەسەنی کوردی خۆمانەوە بکەین. منداڵەکانمان فێری ئەم وشە جوانە کوردیانە بکەین و بۆیانشی بکەینەوە. بەڕێزان
کاتێک کە دەڵێن فڵان کەس ماڵی لێ تێکچوو ناڵن خانووی لێ تێکچوو، چونکە خانوو بە بوومەلەرزە تێک دەچێت، بە سووتان تێک دەچێت، تەجاوزات بێ حکومەت تێکیدا، ئەمە خانووەکە تێکچووە. بەڵام خانووەکە هەرماوە بە هەموو کەلوپەلەکانی ناویەوە، زۆر زۆر لە دیکۆراتی دەرەوە و ناوەدا جوانە، بەڵام دەڵێم ماڵی لێ تێکچوو بە جیابوونەوەی ئەم ژن و مێردە بە تەلاق ئەڵێم ماڵی لێ تێکچوو. چاو لێ ماڵ لەگەڵ خانوودا دووشتی زۆر جیاوازن. بۆیە لە کاتێکا کە شارەوانی دایرەی تاپۆ دەنووسێ ئەمە زەویە یان خانووە، نانووسێ ماڵە. قەت بینیوتانە لەسەر فایلەکان بنووسرێ ئەمە ماڵە، نەخێر، ئەنووسرێ ئەم پارچە زەوێ 200 مەتریان 150 مەتریە، ئەمە ئەرزەیە، زەویە یان ماڵ یان خانووە، نانووسرێ ماڵە. بۆیە خانوو جیاوازە لە ماڵ. هەموو ماڵێک خانووە، بەڵام هەموو خانوویەک دیقەت بدەن ماڵ نییە. مەرج نییە هەموو کۆشتێک، مەرج نییە هەموو بینایەکی گەورە. کاتێکەوە خوای پەروەردگار باسی سەکەن و ئارامی گرتووە، شمولی ئەم کۆشکەی کاک فڵان کەس بکە، ماڵی دادە فڵان کەس بکە، ئەوان خانوویەکی گەورەیان هەیە، ڕاستەوان ڤێلایەکی گەورەیان هەیە، بەڵام بەڕاستی بە تەعبیری قورئانی لە سوورەتی ئەننەحل ئایەتی 80دا بەڕاستی ماڵێکی ئارامیان نییە. جاری وایە خانوویەکی زۆر گەورە دەبینی، بەتایبەت ئەمە ئاڕاستی خوشکانی بەڕێزم دەکەم. خوشکان زیاتر سەرنجی ماڵ و حاڵ دەدەن، هەر سروشتی خۆیان وایە، پیاو ئەوەندە گرنگی بەو شتانە نادا، سروشتی ئافرەت وایە و لۆمەی ناکرێ بۆەوەی ماڵەکان ئاوەدان بن. کاتێ خوشکێکی بەڕێزم، کچێکی بەڕێزم بە بەردەمی ماڵێکی جوان دەڕوە، بە بەردەمی خانوویەکی ڕاستتر بڵێم جوان دەڕوە، سەرنجی ڕادەشێشێ، ئەڵێ ئای خۆزگەم بە خۆیان. بەڵام خۆزگەی پێمەخوازە، لەوە دەچێ ژنی ئەو ماڵە، خاتوونی ئەو ماڵە کە لە هیچی کەم نییە، لە ژێرزەمینی ماڵەکەیدا 3-4 ئۆتۆمبیلی هەرە گران بەهای تێدایە، دەست و مل و قاچیشی تەنانەت پڕە لە زێر، زرینگەی زێڕی دێکاتێک کە دەڕوا و دەزڕادەوەشێنێ، هەمووی لیرەیە. مێردەکەشی کەسێکی زۆر جوانە لە باڵا و شۆخ و شەنگیدا، خاوەنی باخ و مەزرعەشن، گەشت و گەڕانی زۆریشان لە ناو و دەرەوی وڵاتیش هەیە، تەندروستیشیان زۆر باشە لەگەڵ مێردەکەیدا، خوا منداڵیشی پێبەخشیون، کێشەی بێ منداڵیشیان نییە. ئەوەی پارەش بێ لە بەردەستی خۆیدا بە ئارەزووی خۆی هەیە، بەڵام ئەم ژنە لە ناخەوە وێرانە. ئەم ماڵە گەورە یان بڵێم ئەم خانووە گەورە بۆتە قەبرێک بۆ ئەم ژنە. ئەزانن بەڕێزان بەچی؟ مێردێکی دڵپیسی هەیە، ژنەکە ئافرەتێکی بە حەیا، بە ئەخلاق، تەنانەت چاویش هەڵ نابڕێ بۆ هیچ پیاوێک، بەڵام ئەم پیاوە ناخی خۆی کرمۆڵە، کرمی دڵپیسی لە دڵی داوە، دەڵێ دەچم بۆ سەفەر، ئەڵێ دەڕۆم بۆ مەتار، لە کتوپڕا خۆ دەکاتەوە بە ماڵدا، ئەم ژنە ڕادەچەنێ فەقیرە، بۆ وای کرد بە حساب بزانە داخۆ تاقیب کاتەوە، کاتێکەم وتوێتی سەفەر دەکەم کەس نەچۆتە ماڵەوە، ژنی داماویش بەسە زمانە ئاگای لە هیچ شتێک نییە، پاک و پوخت دیندار بە ئەخلاق و بەڕێز، ناو بەناو کتوپڕ پەلاماری تەلەفۆنی ژنەکەی دەدا، هەموو شتەکان هەڵدەداتەوە، جەڕەسی چێت بۆ هاتووە، نامەی چێت بۆ هاتووە، ئەبێ ورد و درش بۆی ڕوون کاتەوە ئەمڕۆ چێت تەلەفۆنی بۆ مۆبایلە کردووە. لە منداڵەکان دەپرسێ کەس نەهات بۆ ماڵمان، ئەم ژنە لەبەر چاوی مناڵەکانیشیان ناشرین دەبێ، هەموو دەقەیەکی بە مردنێکە، یان دڵپیز نییە، ژنێکەش گوێڕایەڵە لەگەڵ مێردەکەیدا، ژنێکی لاسار نییە، سالارە، سەنگین، گوێڕایەڵ بە حرمەت لەگەڵ مێردە، بەڵام کاکە ئەم مێردە هەر لەگەڵ سێبەری خۆیان شەڕ دەکا، تند و تیژ، دڵڕەق، تووڕە، بە هیچ شتێ ڕازی نییە. ئەم ژنە نازانێت چۆن تەعامل، چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم مێردەنا لەبارەیدا بکە. بۆیە ئەم ژنەی کە لەناو ئەم خانووە گەورەدایە کە ئافرەتان بەبەردەمی ماڵەکەیاندا دەڕۆن، ئێرەیی پێدەبن، خۆزگەی پێدەخوازن، ئەویش لە ناوەوە ئەڵێ خۆزگە لە خۆزگەی خوا، ئەو ئاواتەم هاتایەجێ، ئەم کۆشکەم نەبوویایە، ئەم خانووە گەورە و ئەم هەموو کەلوپەلە گران بەهایم نەبوویایە. هەیە بای چەندەها دەفتەر بەس کەلوپەل لە ماڵەکەیدایەتی بەڕێزان، ئەڵێ خۆزگە 2 ژووری گڵینم هەبوویایە، تەنها 2 ژوور، تەنها 2 ژوور بە دین و ئیمانەوەتیا بژیامایە، بەڵام پیاوەکەم دڵپاک بوویایە،
بەڵام پیاوەکەم بە سەبر و تەحەمل و کەسێکی هێدی و هێمن و لەسەرخۆ بوویایە و ڕێزی بگرتمایە و خۆشی بویستمایە، دڵی لێم پیس نەبوویایە، بەردەوام بە گومان نەیکوشتمایە. چاو لێیە خوشکە باشەکەم هەرگیز خۆزگە بە ژیانی کەس مەخوازە. لە واسی ئەوەی لەناو ئەو کۆشکەدایە ئەو خۆزگە بە ژیانی تۆی هەژار بخوازێ. بۆیە خانوو هەرگیز نابێ بە ماڵ، بەڵام ئەگەر چەندە ئەو ماڵە بچووک بێ کە شوێنی ئارامی بوو، کۆشکێکی گەورەیە بۆ ئەو ژن و مێردە و بۆ منداڵەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە فەرموودەکە هاتووە: كان إذا أوى إلى فراشه هەموو شەوێ کاتێک کە دەچووە سەر جێگای خەوتنەکەی دەیفەرموو: الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا فكم ممن لا كافي له ولا مؤوي. معنای فەرموودەکە بە کوردی هەرچی سوپاس و ستایشە بۆ ذاتی الله سبحانه وتعالى کە ئەمڕۆ خواردن و خواردنەوەی پێبەخشین. خوا سوپاست دەکەم ئێستا کە لەسەر جێگای خەوتنم برسینیم، ئەمڕۆ لە جۆرەها خواردن پێت بەخشین، لە ئاوی زوڵاڵ و شیرین پێت بەخشین. وەکەفانە، خوا بێ احتیاجت کردین. ئەو نان و ئاوەی کە پێت بەخشین، پەروەردگارە ئەو هەموو پێخۆرە جوانەی کە پێت بەخشین و سفرەی ڕازاوەمان هەبوو لە ماڵەکەماندا تەندروست باشت کردین. خەڵک هەیە سفرەی ڕازاوەیە بەڵام تەندروستی باش نییە و سوودی لێ نابینێ. کەفانە بێ احتیاجت کردین بە تەندروستی باش، بە دڵی خۆش. نەتبینیوە خەڵک هەیە بەخوا سفرەی زۆر ڕازاوەیە بەڵام بەخوا ئەڵەی ژەهر دەخوا لەسەر ئەو سفرەیە، چونکە ئێرەی وێرانە کاکە دڵی خۆش نییە. سوپاست دەکەم یا ئەڵڵا بەوەی کەوا ئەگەر ئەمڕۆ سفرەم ڕازاوەیە و ماڵم گەرم و گوڕە، سوپاس بۆ خوا بۆ بەیانیش کارم هەیە. هیوا هەیە ئەمڕۆی باشە بەڵام خەمی بەیانێتی خوایە بەیانی بێکار دەبم. تۆ سوپاس بۆ خوای پەروەردگار بە ئازادانە کارێک دەکەی و خوای پەروەردگار پشتیوانت بێ، بەیانیش کار و پیشەی ڕۆژانەی خۆت هەیە. الحەمدولله بێوەی دوژمنایەتی لەگەڵ هیچ کەسدا نییە. و ئاوانە یا ڕەبی خوایە هەرچی سوپاس و ستایشە بۆ تۆیە کە خانووەکەمان ماڵە نەگدی کۆر، خۆشەویستی و ڕێز لە بینی خۆم و خێزان و منداڵەکانمدا لەم ماڵە بچکۆلەدا کۆی کردوینەوە. فكم ممن لا كافي له ولا مؤوي. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو پەروەردگارە ئەزانم ئێستا لەسەر زەویدا چەند کەس هەیە کەوا تەندروستی نییە، بەڵێ نانی هەیە، بەڵێ ئاوی هەیە، بەڵێ جیفانیشی پڕە بەڵام نەخۆشە، بەڵام دڵی تەنگە، بەڵام دەرونی وێرانە، بەڵام دوژمندارە، بەڵام بەیانی کاری نییە. چەند کەس هەیە ماڵەکەی شوێنی حەوانەوە نییە وەلا مؤوی، بەخوا کاچێتەوە بۆ ماڵەوە زۆر ماندووترە لەو کاتێک کە لە دەرەوەیە. گەلێک کە سێبرانی بەڕێزم ئەلحەمدولله کە جەناب دوانی بەخوا زۆر پیاوە هەیە ئەو کاتێک لە دەرەوەیە گەلێ مرتاحترە بەو هەموو ماندووبوونەوە کە دەچێتەوە ماڵەوە ئەمجا وێران دەکرێ، ئەمجا سنگ و جگەری کونکون دەکرێ بە بۆڵەبۆڵی خێزان و بە داواکاری نابەجێ منداڵە ناڕەسەنەکانی. زۆر کەس هەیە ماڵەکەی شوێنی ئارامی نییە، سوپاسی ئەڵڵای لەسەر بکە کە خوامی بە تۆ بەخشیوە. خۆشەویستانم، قەڵای خۆپارێزی لەم سەردەمی فیتنەی دین و دنیایەدا ئەم سێ شتەیە. بەخوا ئەمڕۆ سەردەمی فیتنەی دینە، خوایە دینەکەمان سەلامەتکەی. ئەمڕۆ سەردەمی فیتنەی دنیایە، وریان نەبی تیا دەچی. کاتێ عوقبەی کوڕی عامیر سەحابەی پایە بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە خزمەت ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم لە سەردەمێکە کە سەردەمی بەختەوەری بوو، کە قورئان پەیتا پەیتا لە ئاسمانەوە بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دەهاتە خوارەوە. بەڕێزان، لەو سەردەمەدا کە دینەکە سەلامەت بوو، کە نوری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەلاشەش لە ناویاندا بوو، بەخوا فیتنەی دنیاش ئاوایەخەی پێ نەگرتبوون. ئەم سەحابە پایە بەرزە، ئەخ بۆیە سەحابە ئەوەندە پایە بەرزن، پرسیارەکانیان هەمووی بۆ ژیانی ئەمڕۆی من و تۆیە و بۆ نەوەکانمانە حتا قیامەت. عوقبەی کوڕی عامر داوای زێر و زی و پۆست و پلە و پایە و خانووی گەورە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناکە، بەڵکو پرسیارەکەی ئەوەیە من نەجات، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی مای ڕزگار بوونە؟
چی ڕزگارمان دەکات لە فیتنەی دین کە دینەکەمان سەلامەت بێ، چی ڕزگارمان دەکات لە فیتنەی دنیا کە ژیانمان ئاسوودەی بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم سێ شتی پێ دەڵێ بۆ سەحابە پایە بەرزە لە ڕێگەی ئەویشەوە بۆ تاک بە تاکمانە، بۆ منە، بۆ جەنابتە، بۆ بەڕێستە، خوشکەکەم بۆ تۆیە، گوێ بگرە ئەگەر دەتەوێت ڕزگارت بێ لە فیتنەی دین و دنیا، یەکەم ئەمسک عەلەیکە لیسانەک، ئاگاداری زمانت بە، ئاگاداری زمانت بە، قسەیەک کە دینت لە کەدار بکە، کە کەرامەتت ڕووشاو بکە، زمانتی لە ئاستا بگرە. ئەمسک عەلەیکە لیسانەک، عەلەیکە ئەینا قسەی خێر بکە. ئیسلام نەیفەرموو، پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو دەمت داخە هیچ مەڵێ، نا کاکە قسەی خێر زۆرە، قسەی خێر بکە، بەڵام عەلەیکە قسەیەک دینت لە کەدار بکە، بەخوا قسەی وایە بۆنی کوفری لێدێ، ئەگەر لێبێ هەروە قسە فڕێمەدە، لەوە چێ دینەکەت لەدەست دەی. قسەی وا هەیە کەرامەتت دەڕووشێنێ، لەناو خەڵکە عیبدارت دەکا، لە تەلەفۆنێکا تەلەفۆن ئەلو ئەلو دەکەی کاکە وریابە، قسەیەکت فڕێنەدا بێ، دوای کەرامەتت لەناو خەڵکا بڕووشێ. ئەگەر لە قسەکانت بێ، ئەگەر لە زمانت بێ. دووەم، وەلیەسعکە بەیتوک، ئاگادار بە دڵت بە ماڵەکەی خۆت خۆش بێ. خوا کە حەدیثتان خوێندەوە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێزان بە وردی دیقەتی بدەن، وشە بە وشە لەسەری بوەستن، دیقەت بدەن. بەیتوک، ماڵەکەی خۆت، بەخوا بەس ئەو ماڵەی خۆت بەکەڵکت دێ، چاو بۆ هیچ شوێنێکی تر مەگەڕێ، مەگێڕا کە تیا بەختەوەربی. ماڵەکەت، وەلیەسعکە بەیتوک، ئاگات لە ماڵەکەت بێ. بەخوا فەرمودەکانت بە قوربانت بمەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەمە جێبەجێکەی نەجاتت دەبێ. بەخوا ئەگە دڵت بە ماڵی خۆت خۆش بێ، هەمیشە بەختەوەری. دڵت بە ماڵی خۆت لە هاوسەرت، بە ماڵی خۆت و هاوسەرەکەت خۆش بێ، ئەم دوانە زۆر گرنگن. پیا و ژن، دڵت بە هاوسەرەکەت خۆش بێ، بە بەرامبەرەکەت، دڵت بە ماڵەکەت خۆش بێ، تووشی خیانەتی هاوسەری نابی. ئەوانی تووشی خیانەتی هاوسەری دەبن ئیلا ئەوەیە دڵیان بە ماڵەکەی خۆیان ناکرێتەوە، دڵیان بە هاوبەشی ژیانیان ناکرێتەوە لە پیا و لە ژن. ئەو کەسەی دڵی بە ماڵی خۆی خۆش بێ و دڵی بە هاوسەری ژیانی خۆش بێ، قەت تووشی نادی نابێ، شوێنی عەرە خواردنەوە نابێ، تووشی نێرگە لە خانە نابێ، تووشی هاوڕێی خراب نابێ. ئاگادار بە، وەلیەسعکە بەیتوک، بۆی لەم بەڵانە بە دووربی. سێم، وەبکی عەلا خەتیئەتیک، ئاگادار بە بەڕێزم بۆ گوناهەکانی خۆت بگریە، بۆ گوناهەکانی خۆت بگریە. خەتیئەتیک، گوناهت کەمە، بەتەن گوناهت هەیە، تازە دەڕوانی بۆ چیلۆی خەڵک، بەخوا عیبەیە، بەخوا عیبەیە تۆ بە 1000 کیلۆ قورسایی لەسەر شانەکانت بێ، ئەمجا چاویش بژێڕی و گاڵتە و لاقرتێ بە خەڵک پێی ها فڵان کەس 1 کیلۆ گوناهی بە شانەوەیە، بابەت دیقەت بدە تۆ پشتت چەماوەتەوە. وەبکی عەلا خەتیئەتیک، بۆ گوناهەکانی خۆت بگریە، داوای لێبوردن لە ئەڵڵا بکە، بڵێ خوایە تەوبە بێ، ئەوەندە بە خۆتەوە خەریک بە چاو مەژێڕە بۆ خەڵک. هەموو ئەو گوناهانەی کە لە ناوت دەبن، غەیبەت، بوختان، وتی وتی، کە گوناهباری لای خوا لە کەبائیر، گوناهە گەورەکان لای خوا و عیبداری لای خەڵکت دەکەن، هی ئەوەیە چاوت خۆت نابینێ، بەس خەریکی عیب و عاری ئەموو ئەوی. بەخوا ئینسان سەیری عیبەکانی خۆی کە کاتی ئەوەی نامێنە کۆمنتی ناشرین بۆ ئەموو ئەو بنووسێ، ئابڕووی ئەموو ئەو بەرێ، بەدوی عیب و عاری خەڵکا بگەڕێ. بەخوا هەیە لە ناو مزگەوتە قەسەم بەخوا بەدوی عیب و عاری مسلماناندا دەگەڕێ، پەنا بەخوا. وەبکی عەلا خەتیئەتیک، ئەگەر دەتەوێت ئیمانەکەت سەلامەت بێ، ئەگەر دەتەوێت ژیانەکەت سەلامەت بێ، ئەوەندە سێری گوناهی خۆت بکە، بۆ گوناهەکانی خۆت بگری، بەخوا ئاهی خەڵکن نامێنێ بە غەیبەت و بە بوختان و بە وتی وتی و بە قسە بۆ هەڵبەستن و بە کۆمنت نووسین و بە نازام لایکردن و ئەمانە خەریکی خەڵک بی، بۆ خۆت خەریکی خۆت بێ. ئەم فەرمودەیە صحیحە، ئیمامی ترمذی ڕیواەتی کردەوە، شێخ ئەلبانی لە صحیحە، شێخ ئەلبانی لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 1392 دەفەرمێ حەدیثێکی صحیحی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بۆیە ئەگە ژن و مێردەکان دڵیان بە یەکتر خۆش بێ، دڵیان بە یەک بکرێتەوە، دڵیان بە ماڵی خۆیان خۆش بێ، من دڵنیاتان دەکەم ماڵ پڕ بێ لە خۆشەویستی بۆ منداڵەکان، بۆ کوڕ و کچەکان. ئەم سێ شوێنە دیقەت بدەن، گرتوخانەکان بە چۆڵی دەبینی، هەرچی لەو گرتوخان و سجنانەدا ئیلا بەرهەمی ماڵێکی ناکۆکە،
بەخوا کابرا لە ماڵەوە بەدڵی پڕ هاتە دەرەوە لە سەجادە خەڵکی کوش خۆ خەڵکی نەدەناسی لەسەر فولایەتێک کە خەڵک دەکوژێ ئەوە لە ماڵەوە کاکە پڕکراوە کاتێک کە کوڕێک فەقیرە لە نێرگە لە خانە تووشی شەڕ و ئاژاوە دەبێت و دەچێتە گرتوخانەوە ئەوە ماڵەکە خۆشەویستی تێدا نیە ئەچێ ئەو دوو کەڵە دەکا بە سنگە چونکە لە ماڵەوە بۆنی عەتر ناچێ بە بەلووتیە براکەم گرتوخانەکان چۆڵ دەبن بەخوا دادگاکان کە ئێستا بەر ناکەوێ لەبەر تەلاق و جیابوونەوەی دەستگیران و هەیە 40 ساڵە هاوسەرە ئەو دادگایانە دەبینی بە 7 خەڵک ڕووی تێناکە بەس ماڵەکان بەس دڵت بە ماڵی خۆت خۆش بێ و دڵت بە هاوسەری خۆت خۆش بێ دڵت بە منداڵەکانی خۆت خۆش بێ منداڵ متمانەیان بە دایک و باوکی خۆیان بێ و بۆنی خۆش لە ماڵەکە بێ بۆنی شەڕ و ئاژاوی لێ نەیە وەڵڵاهی ئەو مەحکەمانە بە چۆڵی دەبینی سێیەم نۆرینگەی پزیشکەکان کە هەیە بۆ 6 مانگ سەرێ بۆ دەنووسرێ هەم پزیشکی جەستەیی هەم پزیشکی دەرونی کاکە خۆ بەرناکەوێ بەخوا زۆربەی هی ئەوەیە لە ماڵەوە ئەو نانی دەشی خوا بە ئیسراحەت نایخوا ئەوەندە ئاژاوە لە ماڵەکاندا هەیە ئیترەوەی کە دەشی خۆی دەبێتە کۆڵۆن ئەبێتە هەڵاوسانی سکت ئەبێتە ڕیخۆڵە ئاوسان ئەبێتە مەعیدە تەقین ئەبێتە سیل و سەرەتان ئەمجا دڵ ناڕەحەتی هەموو نەخۆشیە دەرونیەکان هی ناو ماڵەکانە ماڵەکان ژن و مێردەکان ڕێز لە یەکتر بگرن یەکتریتان خۆش بێ منداڵەکان خۆشەویستیان بەسەرا بارێنن وەڵڵا نۆرینگەی عیادەکان لە 195 چۆڵ دەبێت ئەم سێ زەمانە دەدەمێ هەر کەسێک دەڵێ وانێ با تاقی بکاتەوە هەمووی بەر هەمی ماڵی ناکۆکە کە زیندان کە دادگا کە عیادە پڕە لە خەڵکو بەرناکەوێ بەتایبەت ئاگاتان لە کاتی خەوتن بێ ئاگاتان لە کاتی خەوتن بێ ئارامی و ئاژاوەی ماڵ هەردوو باڵەکە ئەم بەری ئارامی ئەو بەر ئاژاوەی ماڵ لە ژووری نووسنەوە دەست پێ دەکا لە ژووری نووسنەوە براشیر نەکەم خوشکە باشەکەم دەست پێ دەکا مەبەست هەر سەرجێگایی نییە مەبەستم ئەوەیە زۆر جار لە کاتی ڕاکشانی ژن و مێر لە ژووری نووسندا ئەمجا ژن و مێر گلەی و گازەندەی ڕۆژیان بەبیر دەکەوێتەوە دەرفەتی نەبووە ئەمجا ژنا کۆی کردوێتەوە کە لەسەر جێگەی خەوتنن ئالەم کاتەدا هەرچی زوخاوی ڕۆژە بۆ مێردەکەی هەڵی دەڕێژێ کابراش لە دەرەوە پەستە غەدری لێکراوە چەوساوەتەوە ناڕەحەت کراوە ئەمجا هەیش بەسەر مێردژنەکە هەوازانە خەتایەوە هەمووی هەڵدەڕێژێ ئەم کاتە کە بە خەمەوە خەوتن بەیانی بە شەڕەوە هەڵدەستن بە شەڕیشەوە لە ماڵ دەڕۆنە دەرەوە بۆیە پێغەمبەری خۆشەویستم صلی الله عليه وسلم متفق عليه فرمودەکە لە صحیحین بخاری و مسلمە هاتۆ دەفەرمێ لا تتركوا النار في بيوتكم حين تنامون ئەی خەڵکی نەوەسێتتان بۆ دەکەم ئومەتەکەم ئاگادار بن نەکەن ئاگر بەجێ بێڵن لە ماڵەکانتاندا کەی حینە تەنامون کاتێکە خەوتون جا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر وشە بە وشەمان خوێندنەوە بە قوڵی لێیان ورد ببنەوە لا تتركوا هەمیشە ئاگاد لێ بێ ئەمە بۆ شەوێک و دوو شەو نییە هەمیشە ئاگادار بن نەهێڵی النار ئاگر في بيوتكم لەناو ماڵەکەتدا بێ حینە تەنامون کاتێککە ئێوەی ژن و مێرد و منداڵ دەخەون جا بەڕێزان النار دوو ئاگرە ئاگرێکمان هەیە کە زمانی خۆی فتیلە هەبووە چرا هەبووە فانۆس هەبووە ئەم شتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمانە بکوژێنەوە ئێستا بەڕێزان گڵۆپەکەت بکوژێنەوە ئێستا ئاگال لە سۆباکەت بێ ئاگال لە غازەکەت بێ ئاگال لە هیتەرەکەت بێ ئاگال لێ بێ پلاکێک مۆبایلەکەتی پێوەیە چەند جار ماڵ بەوە وێران بوو مۆبایلەکە تەقیوە ئەوەندە لەژێ شەحنا بوو ئەنتەرنێتەکە ئەوەندە لەژێ شەحنا بوو نەکوژاوەتەوە تەقیوە ئاگری لە قەنەفەکە بەرداوە هەموو ماڵەکەی گرتووەتەوە خۆز نمونەی ئاوا لە پۆلیسی ئەمەی ئاگر کوژێنەوە ئەوانە پرسم بڵێت چەند ڕووداوی ئاواتان بینیوە بەهۆی پلاکێکەوە ئەگە بەد کوژاندایەوە ئەو کارەساتە ڕووی نەدەدا کە خەوتی بەجێ مەهێڵە لە ماڵەکەتا بە هەڵکراوی گڵۆپەکەت بەجێ مەهێڵە ئێستا و گڵۆپە خۆفتیلە نییە وەکو زمانی قەدیم نییە بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ قەدیمی بوو نا لەگەڵ ئێستای تۆشێتی ئەم فەرمودەی سەروەرە بۆ هەموو زەمان و زەمینێک دەخوا هەتا قیامەت کۆن نابێ کتێبێکی زۆر بەنرخەیە بەڕێزان یوم مع الحەبیب ڕۆژێک لەگەڵ خۆشەویستە تا ئێستام کتێبە نەکراوە بە کوردی نووسەری بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا نووسیوێتی لە لاپەڕەی 332 دا تەماشاکەن باسی توێژینەوەیەکی زانستی بەهێز دەکا کە لە ساڵی 2020 ئەو توێژینەوە لە جیهاندا بڵاو کراوەتەوە بەس بیخوێننەوە لەوێدا چ زەرەر و زیانێک هەیە لە کاتی خەوتنا گڵۆپێک هەڵبکرێ حتا بۆتان دەکرێت لە کاتی خەوتنا هیچ ئاگرێک عنی هیچ ڕووناکیەک با لە کاتی خەوتنا نەبێ چونکە دەڵێت لە دڵە ڕاوچێ و تێکچوونی خەو و ناڕەحەتی دەرونی حتا توشبوون بە سەرەتان هی ئەوەیە کە ئینسان لەبەر ڕووناکیدا بخەوێ ئاگال لێبێ گڵۆپەکانی ماڵت بکوژێنەوە
دووەمیان النار یعنی نا ئاگری ئاژاوەی ژن و مێردایەتی حینە تەنامون لە کاتی خەوتنا بیکوژێننەوە هیچ جار مەهێڵە لەگەڵ خێزانەدا بچنە ژووری نووستنەوە ئاژاوە و کێشەی ئەو ڕۆژە بەرنە ژوورەوە واللهی بەخەمەوە دەخەون بەیانی کە هەستان هەردووکتان تووڕەن دمە مناڵ تووڕە دەبی دەچێ فەرمانگە لە خەڵک تووڕە دەبی ئەچێ سەری شوکار لە مۆزەف تووڕە دەبی ئەچێ کرێکاری لە کرێکاری داما و تووڕە دەبی خەڵک نازانێت چ باسە تۆ لە ماڵەوە لە ژووری نووستنە ئاگرت پێوەیە ئێستاش پڕیشک و بۆنی ئاگرەکە لێ دێ ئاگرەکان بکوژێننەوە چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ مانگی ڕەمەزان بەڕێزان چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان وا پێدەچێ ڕۆژی دووشەممە ئەمڕۆ کە هەشتی سێیە وا پێدەچێ ڕۆژی دووشەممە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان بێ یانزەی سێ با بە تەوبە لە نێوان خۆمان و پەروەردگارماندا بەرەو پێشوازی ڕەمەزان بچین با بە تەبایی ماڵەکانمان پێشوازی لەو میوانی ساڵانە بکەین ئای چەند بەچێژە ئای چەند بەچێژە پارشێ و بەربانگی ڕەمەزان لە ماڵی تەبادا بەڵام ماڵی پڕ لە ئاژاوە چێژی عیبادەتەکەشی ناکەی بەخوا کە ئاژاوە هەبوو لە ماڵە چێژی بەربانگ و پارشێوە بە لەزەتەکەی ڕەمەزانیش ناکەی بۆیە تا مانگی ڕەمەزان نەهاتوو ئێستا فرسەتە باتەوە بکەین لە گوناهەکان لە بینی خۆمان و خوادا ئەی ژن و مێردەکان هەر ئەمڕۆ کە ئەم وتارەت بیست گردنی یەکتر ئازاکەن دوای وتاری جومعە گردنی یەکتر ئازاکەن ئامێزی میهرەبانی خۆشەویستی بە یەکاکەن ئەم جا بزانت چ چێژ و خۆشیەک دەبینی بەخوا هەموو نەخۆشیەکانی جەستە و دەروونت دەڕوا ماڵەکەت پڕ دەبێت لە بەرەکەت لە کاتی بەربانگ و پارشێوێکی ئارام و هێمنی ناو ماڵەکاندا ئەی ژن و مێردێک کە تەمەنێکتان بە یەکەوە بەڕێ کردووە خۆشەویستیتان بۆ یەکتر نوێ بکەنەوە ئەمڕۆ هەشتی مارسە هەشتی سێیە پێی دەڵێن ڕۆژی جیهانی ژنان ئەم هەموو کەناڵە دەکەوێتە سەرکار بەڵام ئێمە مینبەری مزگەوت پەیامی خۆمان هەیە من لە مینبەری مزگەوتەوە پێتان دەڵێم بەڕێزان با ڕۆژی ژنانی جیهانی بکرێتە ڕۆژی حرمەت و ڕێزی نێوان ژن و مێرد با ژن و مێرد لە یەکتری هان نەدرێ با ژن پەم بنەدرێ کە حیساب بۆ مێردەکەن مەکە و مافت خوراوە و چەوساوی با بە ئێرە ئەوروپا نییە ئەوروپاش ئەوروپای جاران نییە ئاگادار بە زەمن گۆڕاوە و تۆ بە قاوانی کۆن هەڵدەپەڕی خاتون لە کوردستاندا با ئەوانی کە تەمەنێکیشیان بردووەتە سەر کە باسی خۆشەویستی نێوان ژن و مێرد دەکرێ وام لێ حاڵیمە بە خۆشەویستەکەم کە باسی هەر کوڕکچێکی گەنجی تازە هاوسەرگیر کردوو دەکەم ئێوە کە جەنابتان تێتاندا هێستا لەم خوتبەیەدا لەم مزگەوتەدا بەڕێزان کە تەمەنێکتان هەیە کە خاتوونەکە دوا تەمەنی لە 56-تایە کە جەناب لەوەچێ لە هەفتاکان نزیک بوو بیەوە ئەمجا زیاتر ڕێزی یەکتر بگرن ژن و مێرد دەبێت لە هەموو قۆناغێکە بە تایبەت لە تەمەنیدەکە کە کوڕکچیان پەیدا دەبێت کە منداڵەکان خۆ دەناسن کە فام دەکەنەوە کە خەریکی ژنهێنان و شوکردن ئەمجا زیاتر ڕێز لە یەکتری بگرن ئەینا هەر کەسێک هەر پیاوێک بێوەفا بێ بەرامبەر بە ژنەکەی بەداخەوە هەندێک پیاوی بێوەفامان هەندوو لە ڕووی جەنابتان تا ژنەکەی گەنج و ساغ و جوانە زۆر دەیەوێ و شەیدایەتی بەڵام کە ژنەکە پیر بوو ژن زیاتر زووتر پیر دەبێ یان نەخۆش کەوت یان بەهۆی منداڵبوونی زۆرەوە جەستەیدا ڕزا ئەم پیاوەش شتی بە خەیاڵان نایە سمێڵی بۆ یاخ کردووە قیت و قەنج لەش ساغ بە کەیف ژنەکەی ئیهمال دەکا و خۆ ئەگە پارە و پۆڵێکی شک بەرێت چاور دەکاتەوە یەکسەر ژنێکی تر بێنێ و ئەمەش بە مناڵەکانەوە ئیهمالکە بەداخەوە ئەو پیاوە بەختەوەری بەخۆیەوە نابینێ بەخوا ژنی واشمان هەیە هەر ئەوەندە چاوی کردەوە کوڕکچەکانی تۆزە لە دەوری گەورە بوون ئەمجا واز لە پیاوەکەی دێنێ ئەمجا هیچ حسابێکی بۆ ناکە ئەمجا ئیشی پێی نەماوە هەبووە لەم کوردستانەدا مێردی خۆی لە ماڵەوە دەرکردووە منداڵەکانی لێهانداوە بەخوا ئەو ژنانەش پەشیمان دەبنەوە لە پێشوازی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا وەرە ئەزیزم ئەو لاپەڕە ڕەشانە لابن مانگی تەوبەیە لە بینی خۆت و خوادا مانگی تەوبەیە لە بینی هاوسەرەکاندا وەرن با گردنی یەکتر ئازادکەین کاکە 30 ساڵە بە ئاژاومان بردووەتە سەر قەیچەکە با 30 ساڵی ترەگە عمرمان باقی بێ وەرە 3 ڕۆژی ترەگە عمرمان باقی بێ با بە خۆشەویستی بەسەری بەرین ناکرێ بۆ ناکرێ لە لەحزەی پێش سەرە مەرگا خوالێت دەبورێگە تەوبە بکەی ئەی بۆ ژن و مێرد لە یەکتر نەبووری بڵێ تازە من هەموو تەمەنم بە ئاژاوە بەڕێکردنا وەڵڵا ئێستاش مەجالی ئاشتەوایی بینی ژن و مێردەکان هەر هەیە خۆشەویستەکەم بەسەراتێکتان عەرز دەکەم ئەو بەسەرهاتە پێمان دەڵێ هەر وەختێک ژنێک حسابی بۆ پیاوەکەی نەکرد بە تایبەت کە کوڕکچی پەیدا بوو خۆی بەبێ احتیاج زانی لە مێردەکەی وەڵڵاهی کاڵک بە ئەژنۆی خۆی دەشتێنێ وەکو پەندە کوردێکە دەڵێ ئەم بەسەرهاتە واقعیە
کتێبێکی زۆر جوان و پڕمانە هەیە، نووسەری بەناوبانگی ئیسلامی، پزیشک و هەڵگری بڕوانامەی دکتۆرا، نووسەری بواری پەروەردەی خێزانی و دینداری دکتۆر حەسان شەمسی پاشا. کتێبەکەی بە ناوی هەمسەتون فی ئوذنی الزەوجەین، چاپی یەکەم ساڵی 2015 چاپی یەکەمی کراوە لە لاپەڕەی 334دا. ئەم کتێبە خۆشبەختانە لە کتێبخانەی کوردیدا کراوە بە کوردی لەلایەن مامۆستا ئازاد عەباس گلێجاڵی، لە چاپی کوردی و تەرجمەی کوردیەکەیدا لە لاپەڕە 486دایە 486 بە ناونیشانی کتێبەکە چرپەیەک بە گوێی هاوسەراندا. دکتۆر حەسان شەمسی پاشا باسی ئافرەتێک دەکا کە بۆی باس کردەوە توێتی تخوا دکتۆر ژیانم بنووسە لە ناو کتێبەکانتدا بۆ ئەوەی وەکو من خەجاڵەتباری بەردەمی خوا و مێرد و منداڵەکانم بووم بە ئافرەتانی ژوان لێنەیە. خوشکەکەم گوێ بگرە لە بەسەرهاتی ئەم ئافرەتە، خوا نەکردە نەوەک تۆش یەکێک بیلەوانە. دکتۆر حەسان شەمسی پاشا دەڵێ ئەو ئافرەتە وتی دکتۆر من ئافرەتێک بووم کاتێک کە شوم کرد کچێکی زۆر شۆخ و شەنگ و جوان بووم، لە بنەماڵەیەکی ناودار بووم، ماڵی باوکم ماڵێکی ناودار و دەوڵەمەند بوون، بۆ خۆشم لە فەرمانگەیەکە شەهادەی باڵام هەبوو، موچەیەکی زۆرم هەبوو، ساڵانە کوڕم دەبوو، بەبوونی هەر کوڕێک وەم دەزانی بەس من کوڕم هەیە، بەڵام برێژنەکانم کەسە نزیکەکانم بە زۆری کچیان دەبوو، لە خوا غافڵ بووم بەداخەوە، بەڕێزان گرفتی هەر هەمومان لێرەوە دەست پێ دەکا. کاتێ ئەم شۆخی و جوانیم هەبوو، ئەم بنەماڵە ناودارم هەبوو، خوا هەموو ساڵە کوڕێکی پێدەبەخشیم، ئەم سەرۆت و سامان و زێڕ و بازنە و لیرەیە لە دەستما دەهات و دەچوو زرینگەی دەهات، ڕۆژێ نەمود ئەلحەمدولیلا خوایە ئەمە هی تۆیە. جار بۆ جار لوتی بەرزم بەرزتر دەبەوە بەرەو ئاسمان، حیسابم بۆ هیچ کەس نەدەکرد. دراوسەکان هەستم دەکرد نەفرەتم لێ دەکەن، چونکە خۆم بە ڕەفیقی ئەوان نەدەزانی، خۆم بە ڕەفیقی خزمەکانی مێردەکەم نەدەزانی، بە قەرەج و بە خراپم دەزانین بەداخەوە. یەکەم ئاگرێک کە لێیدا مێردە داماوەکەی خۆم بوو، مێردێک پاک وەک پەپولە، زۆر ئارام و هێمن، ئینسانێکی زۆر چاک و خێرەومەند و دڵەواڵە دەستکراوە، زۆر دیندار و خواپەرست، قەت قومێ ئاوی نەدەخوادەوە بەبێ بیسمیلا و کە لێ دەبەوە نەڵێ ئەلحەمدولیلا. زۆر خواپەرست بوو، زۆر بەڕێز بوو مێردەکەم، زۆر بەخۆشەرم بوو کە دەنگم بەرز دەکردەوانێ سەری نزم دەکردنەوە، خوایە خەڵک لە دراوسەکانەوە گوێی لە دەنگمان بێ، زۆر حەیا و حورمەتی خۆی دەپاراست. بەڵام من کاتێک کە دەمبینی ئەو پیاوە ئاوایە زیاتر لوتم بەرز دەبەوە. منداڵەکانم کوڕەکانم هەموو کوڕ بوون، یەک لە دوای یەک گەورە دەبوون و پێدەگەیشتن. لە لای منداڵەکان بۆ ئەوەی منداڵەکان بە چاوی من ببینن، منداڵەکان بە گوێی من ببیستن، مناڵەکان ئەڵقەیەک بوون لە پەنجەمدا بن. خوشکم ئاگاداری ئەم هەڵە گەورەیە بە نەچی وا بکەی منداڵەکانت بەس تۆ بناسن. باوک ئاغانیە لە ماڵە، باوک سەرۆکێکی میهرەبانی ژیر و عاقڵە، بە تایبەت ئەگە سیفاتی ئەم پیاوە باشەی تێدا بێ کە ژنەکە باسی دەکا. ئەڵە مناڵەکانم دێنا کۆم دەکردنەوە لەبەر چاوی ئەوانە دەمگوت باوکتان هەژارە. نازانم چۆن خوای گەورە منی بەنسیب ئەو کرد، هەمووی بەدەست خوای گەورە دەڵێن قسمەت و نسیبە. ئەم هەژارە ئەم بێکەسە بەخوا کەس نازانێت بنەماڵی چییە، منیش کچی فڵان کەسم، بنەماڵەیەکی ناودارم، دەوڵەمەندم، ڕۆڵە بەخوا ئێستا بەهۆی باوکتانەوە شتێکم بۆ سەرف کردو، دا ئەوەندەشمان زیاتر دەبوو. لە لای مناڵەکان زەمی باوکیانم دەکرد، سووکم دەکرد، کوڕەکانیشم بەداخەوە بوونە ئەڵخەیەک لە دەستی مندا. من ئافرەتێکی خوانەناس بیرم لە خوانە دەکردەوە نەعوذ بالله. خۆی دەڵێ زۆر لوتم بەدز بوو، هەموم بەهی خۆم دەزانی نەک بەهی خوا. منداڵەکانیشم چونکە باوکیان هەردەمی هەڵدێنا وام لێ دەکردن گوێ لە باوکتان مەگرن، ئەو باوکەتان بەسەر چووە، نازانم چۆن نسیبمان چوە سەریەکە و چۆن بەیەکەوە ئەم ماڵە دروست بوو. حەیفەوە ئەو باوکتان نەبووایە کوڕی هەموو دنیا خۆزگەی پێدەخواستن، هانم دەدان جاریەوە بەگشت باوکیاندا دەچوون. کوڕەکان پیلەستور و ملقەوی و تێر و تەسەل باڵا لەسەر باڵا بەرز دەبوونەوە. بەڵام بەڕێزان دەڵێ وام لێکردن کەسانێکی لوار نەخوێندەوار دەرچوون، حەزیان بە خوێندن نەبوو، هەل لە بنەڕەتی وازیان لە خوێندن هێنا، شەڕانی، سەرسەری، لاتولود، خەریکی فلیمی خراپ، خەریکی کەناڵی خراپ، بە دووی هاوڕێی خراپ، نێرگە لە کێشان و تەنان خەریب و تووشی مادە هۆشبەرەکان بن.
ڕقیان لە باوکیان دەبەوە سوکایەتیان پێدەکرد. ئەم باوکە هەر دوعای دەکرد، هەر دەپاڕایەوە، ڕۆژە هاواری نەکرد لەبەر حیا و حرمەتی خۆی. پێعیب بوو دوای ئەو هەموو منداڵە و لەو تەمەنەدا تازە تەڵاقمدا، تازە کار لە کارترازا بوو، تازە ئەویش بەبرینی خۆی زانی بوو تووشی چی بووە. بەڵام دەڵێ وەختێک بە ئاگا هاتمەوە چۆن شوشەیەک لە بەرزیەکەوە بیکەیتە خوارەوە لە کت و پڕە زرینگەی دێو دەشکێ و هەر پارچەی بەلایەکا دەڕوە. ئەڵێ ئاواشکام مرۆڤ وەکو شوشەوایە، تووشی نەخۆشیەک بووم، تەنانەت دوول لە ڕووتان دەڵێ ئەو شوێنەی کە ئینسان دەبێت بە تەنیا بیچێتێ هەمووتان جەنابتان دەزانن کوێیە. وەڵڵاهی نەم دەتوانی بچم لەسەر ئەو شوێنەش دانیشم دەبوو ئاوا بمگرن. منداڵەکانم زۆر لاتولوت و بێڕەحم دەرچوو بوون، خۆم وان پەروەردەکردن و یەخەی خۆمیان گرتەوە. هەر یەکەیان چوو بوون بەلای ژیانی خۆیاندا، یەک کوڕێک نەهات ڕۆژێ ئاوڕم لێداتەوە. دایەگیان هەفرێ ژیانی خۆمان دەکەوین، دایە سەفەرم هەبوو، دایە چوومە دەرەوەی وڵات، بووچێک نەهات پەرداخی ئاوم بداتێ. منداڵی کوڕەکانم گەورە بوون، ئەو هەموو کوڕەزا و ئەو هەموو کشانەم هەبوون، کچیان هەبوو، کوڕیان هەبوو، ڕۆژێ نەهات نەماڵم. بەڵێن دایە گەورەیان هەر چۆنی، بەڵام گەڕامەوە بەردەستی پیاوەکەم. ئەو پیاوەی چەند ساڵ ئازاری جەستەی و دەرونیمدا سوکایەتیم پێکرد، منداڵەکانیشی لەدەستدا بەهۆی منەوە. ئەو پیاوە میهرەبانە بەدەستی خۆی پاکی دەکردمەوە، بەدەستی خۆی خواردنی دەدامێ. تەنانەت ئەوەندە مرد و پیا و خواناز بوو لەبەر خاتری خوا ڕۆژێ بە چاویان نەدامەوە. بەڵام هەموو جار ڕووم نەدەهات سەیری نێو چاوانی پیاوەکەم کەم. دڵم پڕ دەبوو، چاوم فرمێسکی پێدا دەهات، بە زمانی حاڵ پێم دەوت تو خوا بمبورە. غەڵەتم کرد، پەشیمانم، بەڵام دوای چی؟ دوای ئەوەی جەستەیەکی بێگیانم چەند میهرەبان بوو بە باوەش دەیبردم لە حەمامە پاکی دەکردمەوە، دەیشۆردم، خواردنی دەدامێ، جلەکانی بۆ دەشتم، لەبەری دەکردمەوە. ئەو پیاوە جار بۆ جار میهرەبانتر بوو، جار بۆ جار من تەنها گلەی یەکم ئەوە بوو دەموت پیاوەکە خۆزگە ڕۆژێ پێت بوتمایە ئافرەت هێندە لوت بەرز مەبە، وتی مەجالن نەدەدا، ئافرەت مەجالن نەدا ڕۆژێ دوو قسە لەگەڵا بکەم. منیش ئەوەندە حیا و حرمەتی خۆم پێخۆ شەرم بوو لەم ماڵە دراوسێ و کە سوکارەدا دەنگم نەبیسترێ، مردنی خۆم پێخۆشتر بوو کە تۆ دەنگت بەرز دەکردەوە. بەڵام ئێستاش نەچوە بچێت، داوای لێبوردن لە خوا بکە، لەلای منەوە گردنت ئازابێ و ڕەبی خوای گەورە تۆش ببەخشێ. بەڕێزانتانە کەوتوینە ئەو حاڵەتانەوە. ئەمە ژیانە، بە هیچ کەس لە خۆی بغڕانە بێ. مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان دێتە پێشەوە، چەند ڕۆژێکی کەم دوو سێ ڕۆژێکمان ماوە، با بە تەوبەی نەسوح، بە پاکردنەوەی ماڵەکانمان لە کەناڵە بێ شەرعیەکان، لە تەلەڤیزۆنە بێ شەرعیەکان، بەلابردنی ئەو شتانەی کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا نەهی لێ کردوون، ڕووکردنە قورئان، بەرنامەدانان بۆ خۆشەویستی بە یەکتر بەخشین، چەند جوانە ژنومێر بە یەکەوە گوێ لە قورئان بگرن، گوێ لە وتار بگرن، بە یەکەوە بڕۆن بۆ مزگەوت بۆ تەراویح و بە یەکەوە بێنەوە. دەی داواکارم لێت یا ئەڵڵا سوبحانەه وتەعالا، یا ڕەبی خوا بە گەورەی خۆت بە جوانی لە خزمەتی ئەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان دابین. یا ڕەبی ئەم مانگی ڕەمەزانە خوا بە خێر و بەرەکەت بێتە ماڵی یەک بە یەکی ئێمەی موسڵمان، هەموو بینەرانی ئەم وتارەش، هەموو بیسەرانی ئەم وتارە، هەموو موسڵمانانی سەر زەوی. یا ڕەبی خوایە هاتنی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان هەمووی خێر و بەرەکەت بێ بەسەر ئەم خاکی کوردستانەدا بڕژێ، بەسەر ئەم وڵاتی ئێمەدا و بەسەر هەموو جیهاندا بڕژێ. لابردنی هەموو ناکۆچیەکان بێ، لابردنی شەڕ و ئاژاوەکان بێ، لابردنی کێشەی نێوان خێزانەکان بێ. خوایە مانگی ڕەمەزان بکەی بە مانگی تەبایی نێوان خێزانەکان، مانگی گێڕانەوەی خۆشەویستی بۆ ناو خێزانەکان، بۆ ناو ژن و مێرد و منداڵ و باوک و دایکەکان. یا ئەڵڵاه لەم پێشوازی مانگی ڕەمەزانە لێت دەپاڕێمەوە ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەی. یا شافیە ئەڵڵاه شیفا تەنها بەدەستی تۆیە. هەر کەسێک لەم پێشوازی مانگی ڕەمەزانە نەخۆشە، خوایە بە ساغ و سەلامەتی بچێتە ناو مانگی ڕەمەزانە و ڕۆژوەکانی پێبگیرێن. ئەوانەی لەش بە ئازارن ئازاریان لەسەر لابەری، ئەوانەی دڵتەنگن خوایە دڵیان خۆشکەی. یا ئەڵڵاه ئەوانەی لە گرتوخانەکاندان لە ماڵ و منداڵیان دوورن ئیسلاحی حاڵیان بکەی و دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. یا ئەڵڵاه ماڵەکانمان پڕکەی لە خێر و بەرەکەت، سەرفرازی ڕۆژی قیامەتمان کەی، بە بەهەشتی خۆت شادمان کەی. آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.